بڕیارەکەی دۆناڵد ترامپ بۆ کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ڕۆژاوای کوردستان کاردانەوەی جیاوازی لێکەوتەوە و چاودێرانیش جەخت لەوە دەکەنەوە کە بڕیارەکە ئایندەی ڕۆژاوای کوردستان دەخاتە مەترسیەوە. لە یەکەم لێکەوتەی بڕیاری کشانەوەی هێزەکانی هاوپەیمانان لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا، هێزەکانی ڕژەمی سووریا بە پشتیوانی رووسیا جوموجوڵیان بەرەو شارۆچکەی منبەج دەست پێکردووە. لەلایەکی دیکە وەزارەتی دەرەوەی فەڕەنسا لە بەیاننامەیەکدا داوای لە تورکیا کردووە کە خۆی بە دوور بگرێت لە هەر کردەوەیەک کە دژ بە بەرژەوەندەکانی هاوپەیمانەتی نێودەوڵەتی بێت. هاوکات هیلاری کلینتۆن وەزیری پێشووتری دەرەوەی ئەمریکا وتی دۆناڵد ترامپ لە ئەنگری تورکیا و رووسیای سەرکوتکاری کرد لەسەر حسابی کوردە بۆ وەفاکان و بڕیارەکەی ترامپ خیانەتێکی بازارە بۆ کوردەکان و ئەو سوێندەی کە خواردوێتی. برێت مەکگۆرگ نوێنەری پێشووی سەرۆکی ئەمریکا بۆ شەڕی داعش لەبارەیە گەری هێرشکردنە سەر ڕۆژاوە لەلایەن تورکیاوە نووسیوێتی ترامپ دوای یەک پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ سەرکردەیەکی بیانی خەڵاتێکی پێشکەش بە رووسیا و ئێران و داعش کرد. هاوکات مەولود چاوژۆخڵۆ وەزیری دەرەوەی تورکیا پێداگری وڵاتەکەی لەسەر هێرش بۆ سەر باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ڕۆژاوای کوردستان دووپات کردەوە و ئەوەشی بە پاکردنەوەی ناوچەکە لە تیرۆریستان و دەست بەسەر یاسای شومانەوەی تورکیا ناوبێت. لەلایەکی دیکەوە کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە لە بەیاننامەیەکدا داوای لە گەلی کورد کردووە لە پارچە جیاوازەکان دژی هێرشی تورکیا و بۆ بەرگری لە ڕۆژاوای کوردستان بێنە دەنگ و بەرخۆدان بکەن. دوای بڕیارەکەی ترامپ هاوڵاتیانی کانتۆنی جەزیری ڕۆژاوای کوردستان ڕویان لە شارۆچکەی سەرەکانی کرد و لە گوندی تل ئارقەمی سەرسنووری تورکیا و ڕۆژاوای کوردستان خۆپیشاندانی بەرفراوانیان ئەنجامدا. بەهۆی زۆری فشارەکانەوە دۆناڵد ترامپ لە ناچاریدا لێدوانێکی پێچەوانی بڕیارەکەی خۆی دا و دەڵێت ئەگەر تورکیا کارێک بکات لە سنوور دەربچێت ئەوە ئابووری تورکیا وێران دەکەن. چاودێرانی سیاسی جەخت لەوە دەکەنەوە کە بڕیارەکەی دۆناڵد ترامپ لەبارەی باکووری سووریا پەیوەندی تورکیا لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تێک دەدات و کوردەکانیش ناچار دەکات لەگەڵ ڕژەمەکەی ئەسەد و ئێران ڕێککەون. الشعب السوري واحد. هاي حقا